الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. صلاة تكون لك رضاء ولحق أداء ولعلم الظاهرة الباطن شفاء والدواء ولو جزاء. عزيزان وشويستان، سلام إخوائي جولتان السبع لخدمة سيري فادي في غنبري صلى الله عليه وسلم الشيخ جمعي مباركة لكور صلى الله عليه وسلم في غنبري نازدارا صلى الله عليه وسلم لباسي سيري فادي في غنبري كتابك جنابي ما وصى وباقي كتابك عن الدر الورد القرآنية في سن فضل خير البرية قشتين بأويكوا يا غنبري صلى الله عليه وسلم پەیمانی حودەیبیەی بەست لەگەڵ کافرەکانی قوڕەیشا و ئیحرامیان شکاند و لەگەڵ ئەسحابەکانە پەیمانیان بەست ژێر شەجەرەت الڕیضوان. طبعاً ئەو پەیمانە خوای تەبارەک وتەعالا بە پەیمانێکی زۆر گەورە و گرنگ بۆ پێغەمبەری خوای باس کرد. لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة. أما پەیمانی حودەیبیە خوای تەبارەک وتەعالا لە سوورەتی فەتح ئایەتی 18 ئەفەرمێ خوای گەورە ڕازی بووە لەو موسڵمانانەی کە لەژێر شەجەرەت الڕیضوانە دەستیان چە ناو دەستی پێغەمبەری نازدار بەیعەتیان کرد، پەیمانیان لەگەڵ پێغەمبەری خوا لەسەر ئیمان و دین و ئەخلاقی بەرز و پاراستنی ئیسلام و ئەمانە لەگەڵ پێغەمبەری خوا تازە کردەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەبارەک وتەعالا ئەم پەیمانە بە بەیعەت الڕیضوان ناوە، حتا بە بۆی پیرۆزی ئەو بەیعەتەوە خوا دارەکەیش مەسەلا عولەما و زانایان هەموو شەجەرەت الڕیضوان چونکە ژێر ئەو دارا بوو پێغەمبەری خوا دەستی خستە ناو دەستی سەحابەکانی 1400 سەحابە هەموویان بەیعەتیان پێدا. ئەمە بووە بەیعەت الڕیضوان شەجەرەت الڕیضوان چونکە ڕەزا و ڕەحمەتی خوا داباری بەسەری پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا. وحضرت جابر أفرم پیغمبری خوا فرمي قال لنا رسول الله صلى الله عليه وسلم يوم الحديبية أنتم خير أهل الأرض وكنا 1400. أم حديثة إمام البخاري ومسلم رواية عنه. پیغمبری خوا فرمي حضرت جابر أفرم پیغمبری خوا فرمي ئێمە چاکترین دانیشتوانی سەرزەمینین. پێغەمبەری خوا ئەسحابەکانی فەرمووی جابر ئەفەرمێ پێغەمبەر پێی فەرمووی یعنی ئێمە ئەسحابەکان ئێوە باشترین خەڵکی سەرزەمینن لەمڕۆ کە 1400 ئەسحاب بووین لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. جا لەناو ئەسحابانە خولەفای ڕاشدینی تیا بوون. وپێغەمبەری خوا من لا يدخل النار إن شاء الله من أصحاب الشجرة أحد الذين بايعوا تحتها. رواه مسلم. أفمن هيج كسيك لأصحاب شجرة الرضوان بيعة الرضوان أواني كبيمانا دالة حديبية لشير داركا هيج كسيك أنا رأى في غمري فاطمة صلى الله عليه وسلم لا يدخل النار من شهد بدرا والحديبية. رواه مسلم. في غمري فاطمة أوي كوا بجدار ولا غزاي بدرا بجدار ولا بيمان حديبية أصلا أجرنا بينا ئاگر نایسوودێنن. جا لێرە وەڵامێکی زۆر باشی تایە بۆ ڕافیضە بۆ شیعەکان بۆ ئەوانەی کە بەڕاستی دشی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و تانۆ تەشە لە ئەسحابی پێغەمبەری خوا لێدەن نەعوذ بالله بە عەسابەیان ناوەبەن بە تایبەت لە گۆرانی و لە ڕەقسەکانیانە گاڵتە بە ئەسحابی پێغەمبەری خوا ئەکەن صلی الله عليه وسلم. جا ڕەخنەیەکیان کردووە ڕافیزەکان گوتیانە باشە خۆ لەو بەیعەتە حەزرەت عوسمانی تیا نەبووە کەواتە خوا لە حەزرەت عوسمان ڕازی نەبووە. طبعا ئەمە بانەکە و هەزار هەوا خۆ حەزرەت ئەبوبەکری تیا بوو، خۆ حەزرەت عومەری تیا بوو، خۆ باقی سەحابەکانی تری تیا بوو. ئەی بۆچی گوێن بە حەزرەت ئەبوبەکر دەدەن؟ ئەی بۆ بێئەدەبی بەرامبەر حەزرەت عومەر ئەکەن؟ ئەی بۆ قسە بۆوانە تۆ ناڵی حەزرەت عوسمانی تیا نەبوو ئەوانی تیا بوو. بەڵام ئەمە بانەکە و هەزار هەوا حەزرەت عوسمان پێغەمبەر ناردی ئامادە ئەبوو بە نوێرانی پێغەمبەری خوا ڕۆیشتە ناو قوڕەیش. لكادي بيعتقدها في غمر خاف من أمد سلج عثمان وهولاني جاء عز عن خوش بيستان أو بيعت الزور قوله وقاسان جي مسلمانان ديار حتى أو دارك
وعن الذين بايعوا النبي صلى الله عليه وسلم تحت الشجرة أو داري بفيروسي بيعتك الناولا بشجر الرضوان حتى أصحاب كان في غمار فاشون جيرك بيشانك لسدم ثلاثة تسمى دارك بري دارك بري أصحاب فنبو يحضرون من بري لبل خاطبي خلط يقول هذا مسلمان بو نوك بتفرسي دروز بيتوا روكنا دارك ودارك فرسون حجم دارك بري حكمة تقول لواء وهل لم فيمان حديبية لم غزايا حديبية في رمضان واحد مشكان إن جاء لك أصحابك أنا سريعا تاشي حيوانا كان سربري قرانا القرآن يباس أمريكا فإن أحصرتم فما استيسر من الهدي أما سورة بقرة أو شش كاتك يوا قصار خلاصتها رجال اللي قلت شو بحاج عمره إحرام كان مستوى أو شيء كان إحرام كان مشكلة حيوانا كان سربر ستة تاشن بلان حيوانا كان سربري أو أبيت كفارتي أو أي كواحد طعمتها بستوه مجال ثانية ظالمنا هذا من حاجة كتاب الله ولنا يا ميسر أرانا مقال لما قالت يا الراس إحرام كان بستوه أي شيء كان شيء أنا بحيوان سربري إحرام ما بستوه تاسع زورك أو غلطتك أنا سالم كروات بك تارك الله يا نار وارك أنا منه حيوانك سنابر هاون بعد يشوفه يا كمال يقول أصحاب حيوانات سربري أبيت توش كلمة طار اللي يجرا حيوانات سربري يان دروش تملكات الحيوانات الإسلامية تقول طالع شيء كي دروش وبي سير رجلو سفرا حاول تشيء بعضه هذا الكلام لكفارة شيء لكفارة أو قد ذكرني إحرامك بس تبغى حج أبو عمره يا غمرنا أساس الله عليه وسلم أصحابك أنا وكو كفارة أبو إحرامك يان حيوانك أنا سوف سنعتاشي بيتر ألو شو حكم ورجيرا كسكر إحرامي بس وحج عمره روشتو والله من رجعي لجيرا أجل حيواني بيه وحيوانك سر بركتينه دروش بالروي سير رجلا رجاو دروش كجرا لم غزاي في غمري فاصل الله عليه وسلم كومله معجزات وياه طبعا معجزات أمريكا العادية كومله كان يسرسون رجلا لو أنا بقول في غمري فاصل الله عليه وسلم حديبيا كأجل يبرا كان قربا أو ما ليبرا وبيركش وشي كردوه پیغمبر خوا کردی بەتیرێکا و کردی بەناو بیرەکە فڕولا ئەمە موعجزەیەکە لەو معجزانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وهەروەها لەو معجزانە ئەوەیە کە هەر لە حودەیبیا پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم ئاوی دەمی تۆزی ئاوی ڕادا دەمی و کردە دەمی و غەرغەرەی پێ کرد و کردیوە ناو یەکێک لە بیرەکانی حودەیبیە سبحان الله بیرەکە پڕ بۆ لە ئاو ئەو بیرانە کەوشی کردو أما دون من في غمري فاصل الله يجي تلو من جانب يا غمري فاصل الله عليه وسلم هل قراني أول اليوم فنجي مبارك في غمري فاصل الله طبعا حديثنا همي بخاري ومسلم صحيحة لعلامة نبوتها دوري في غمري فاصل راستي وصدق في غمري فاصل الله جابر فرمان حديث جابر بن عبد الرزاق رضي الله عنه فرمان عطش الناس يوم الحديبية والنبي بين يديه ركوة فتوضأ منها حدث كم فصل أفهم في أمري فاصل الله عليه وسلم لروجه حديبية إما خليق اللتوني أنا أخنكاي أمردين بيتاقدوين نب بودزمي بخوارنا أومان نبو في أمري فاش خابجي لبردسا أو في أمري فاصل آلبو دزنيوجي بيقل شو بقصد رسول الله وثمان يا رسول الله ليس عندنا ماء نتوضأ ولا نشرب إلا ما في ركوتك هيج آية مالية إلا أو قابلنا بردسي جناب تايا كدزنوج بيقري يا رسول الله نبو دزنوج نبو خوارنا وقت يا غمري صلى الله عليه وسلم فوضع يده الشريف في ركوة فجعل الماء يفور بين أصابعه كأمثال العيون فشربنا وتوضأنا كنا 15 رواه البخاري أفرميت بيغمبري مبارك بيغمبري شريف صلى الله عليه وسلم حضرتي بيغمبر دسي كده ناو قاف آوكا دسي درهنا أو فواري كل يوم بنجكاني رسول الله وكشون كاني وكاري بتقي أوابي هذا شو أفرميت يمش لي ما فوار دوا دزنيش مع ليه كن كان مع ليه بركر
ولو روجا إيمو عدد إيما 500 نفري بون 500 نفري يعني 1400 لما لك سكاين تبعت 1400 صحابي لازم تابون أي أم صدق وسايكر ولا ما أفرمون أفرتان خدموا من دار حساب كراوة بوت 1400 نفر يعني أمام معجي قورية أو لبيني بنجير رسلاف وعربكا وكانوا كارب تخو درشي 1500 نفر كراوية دزنيوه لبوية كندي لفركا أما يكي قال لهم زقورة ثاني بيغنبري صلى الله عليه وسلم حافظ أسقلاني لإمام قرطبي وما باسكا أفرمن أم معجز زور قورية وچەند جاری تریش ئاو لە بینی پەنجەکانی پێغەمبەری خوا فواری کرد و دەرچوو هەرو جارەی خۆدەیوێ نەبووە و هەروەها شێخی موسەنی ئەفەرمێ ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ دەرچوونی ئاو لە بینی پەنجەکانی پێغەمبەری خوا ئەم معجزە لە معجزەکەی حەزەی موسا گەورەترە کە بە عەساکەی دای لەبەر 12 کانی و سەرچاوەی لێ دەرچوو ئەفەرمێ بۆ گەورەترە چونکە بە قورئان باسی معجزەی حەزەی موساکە بۆ گەورەترە چونکە بیساوە کە لە نێو بەردی ڕەقە ئاو دەرچێت بەڵام نەبیساوە لە نێوان گۆشت و خوێنە ئاو خوارە ئاو دەرچێت کەواتە معجزەکەی پێغەمبەری خوا لە معجزەکەی حەزەی موسا گەورەترە چەندین معجزەی تر لەوێ ڕوویە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسحابەکان بوون بەڵام ئەمە هەندێکی بوون یعنی عومدەی معجزەکانی پێغەمبەری خوا لەم غەزا ئەینا نەخۆش کەوتووە دەستی بەسەران چاکبووەتەوە بەرحاڵ چەندین معجزەی تر ڕوویاوە بە قوربانی ئەو پێغەمبەر نازارە بین سەڵات و سەلامی لەسەر بێت و هەر لەم معجزە یەکێک لەو خاڵە گرنگەی ئەم پەیمانی حودەیبیە و ئەم غەزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیە ئەصحابەکان یعنی ئەصحابەکان تەبەڕوکیان بە ئاسایی پێغەمبەری خوا کرد تەبەڕوکیان ئەکرد بە ئاساری پێغەمبەری خوا کەواتە تەبەڕوکردن بە ئاساری پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم روضة كابرا أشياء بس اللي قبل كيف يغمر يخوان ما شكا يان أغن أما عصاي في غمر يخوان ما شكا يان أما أغن في لاقي في غمر يخوان ما شكا يا الله أما موي في غمر يخوان توسلي في قال الله يخوان وقد أم ولي خوش يا إكاب أو إخوات وشفاء يا أما شوي في غمر يخوان صلى الله عليه وسلم يا أما شوي أصحاب خانتي أما دستوري في غمر وأصحابي في غمر يخوان لم غزاء در زيدا في غمر يخوان لم غزاء سهيل كري عمر وهروا قروي كري مسعود قالن ئەوەی کە بینیمانە پێغەمبەر و سەحابەی پێغەمبەری خوا من چەند وەفدم کرد بە وڵاتانە نەجاشی و مەسەلە قەیسەر و ڕۆمەکان نەمبینی ئەوەی ئەسحابی پێغەمبەر بۆ پێغەمبەرکردن ئەو ئەسحابەکان بۆ گەورەکانی خۆیان بکەن ئەوەندە پێغەمبەریان تەقسیمەکەن ئاوی دەستنوێژی نایەکەوتە سەر ئەرز تفی مبارەکی نایەکەوتە سەر ئەرز مووی مبارەکی نایەکەوتە سەر ئەرز ئەسحابەکان تفەکانە نەهێناوە و ماچیانە کرد و هێنا بە دووچاویانەوە بە پێست و بە گیانیانە انجاموەکانیان ماشەکەیان قەیفانیان بەتەمەنی هەڵدانەگرت ئاوی دەستنوێژەکان ئەخواردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵسای هەموویان هەڵەسان لە خزمەت پێغەمبەری خوا دەستە نەزەر ڕاوەستان ئەمە بوخاری مسلمە حەدیثەکان کەواتە ئەمڕۆ موسڵمانێکی عەقیدە پاکی موحید هەڵەسێت جوبەی پێغەمبەری خوا ماچەکە قەبری پێغەمبەری خوا ماچەکە مەسەلە مووی محاسینە ماچیەکە کابرا مشریکی مەکە کافری مەکە ئەگەر قەرار بێ ئەوە شیرک بێ و کوفر بێ أبي هالشيء أصحابي بيغمبري ومشركين نعوذ بالله بيغمبري فالها تربوا عليها يعني حضرت عمر من عيكتنا وتون دارك أي بري بيتعمل شيء خريج شيء نوا استفادة بس لا إخوة قاسم بس لا إخوة يعني مش أنا قاسم لا إخوة بلام أم والسبب تبارك أسواري بيغمبري فالها صلى الله عليه وسلم ويعلموا زانا فرميانا هم قادوا ساتر شنك بيغمبري وقافي وما أرسلناك إلا رحمة للعالمين ويأفل من حياتي خير لكم تحدثون ويحدث لكم ومماتي خير لكم تعرض علي أعمالكم فما رأيت من خير فحمدت الله تعالى وما رأيت من شر استغفرت لكم أما بزار رواية كردون رجالك صحيحة العلماء يفرمون شلون لحياة أصحاب توسلين كذا وزاتي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بجلو بقي بموي مباركي بتفي بيروسي بآبي تزمشي لإستعشاء چونك پیغمبر رحمت العالمين چونك خويا فرمي حياتي من خير ودان ستان لقلاتن قسم لقلاتن بس يا رب لكن الله تعالى مردنا كيجم خير ودان كان القرآن شلون مردنا خير فرمي مردنا كيجم خير أعمالك كدوي ناظر لا إخوة إخوة كدو كانتان برياري لسر نادا تا من نيبينو في شاري منين دا حرمتان بومن
منی سەری کردەوەکانتانەکەم ئەم کردوانەی ئێوە خێر و چاکم بینی ئیحسانە بینی تایە چاکم تیا بینی سوپاسی خواکەم کە ئومەتە نازارەکەم خەریکی چاک و خێر دەرەجەی منیش بەرزە بێتەوە منیش پێی خۆشحاڵم پێغەمبەر فەرمێ ئەگەر گوناه و تاوانیش تیا بینم ئەو کاتە بەزەیم هەیە بەرامبەر بە ئومەتەکەم وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەنە ڕەحمەت مهدا من ڕەحمەتی خڵاتراوم بۆ ئێوە بەزەیم پیاتان هەیەتەوە وەڵە بخوایە لەم عەبدەی خۆت خۆش بۆ ئومەتی منە خوایە ئەم عەبدە بن با بە تاوانە نەگەڕێتەوە بەلای تۆ کەواتە ئەمە حیاتی پێغەمبەری خوا مەماتی پێغەمبەر یەکسانە کەواتە تۆ تەوەسول بە پێغەمبەری خوا بکەی چ لە حیات ئەسحابەکان کردوانە لە دوای مەماتیش کردوانە ئێستا ئێمە ئەتوانین بیکەین بۆ خۆمان بۆ شیفامان بۆ لابردنی بەڵام موسیبەتمان بۆ بەرەکەتی ڕزق و ڕۆزیمان بۆ دوورکەوتنەوە لە بەڵام ناڕەحەتیمان بڵێن خوایە لەبەر خاتی پێغەمبەر خوایە لەبەر خاتی ئەو موحەممەدە چاکمان کەیتەوە خوایە لەبەر خاتی ئەو زاتە بەرەکەت بشێنە بەسەرمانە ئەمە سنەتی پێغەمبەری خوا و ئەصحابی پێغەمبەری خوایە الأنبياء أحياء في قبورهم يصلون ئەمە حەدیثی صحیحە ئازیزان خۆشەویستان کەواتە لەم غەزای پێغەمبەری خوا لەم پەیمانی حودەیبیا چۆن فێری ئەوە ئەبین ئێمە بەڕاستی ئەدەب و ڕێز لە پێغەمبەر گرین ئاوا فێری ئەوەش ئەبین وەک ئەسحابەکان کە ڕێزیان لە پێغەمبەر گرت بەو ڕێزەوە خوا پێیان ئولایکە هم المفلیحون هەر وەک ئەو ئەسحابانە ئەتوانین تەوەسول بکەین بۆ پێغەمبەر نازارە بۆ خۆشبەختی دین و دنیامان و هەروە هودنە سنەتی پێغەمبەری خوایە یعنی تۆ سوڵح لەگەڵ کافرا بکەی کاتێک کافر کە شەڕی پێفرۆشتی بەڵام پەنایان هەنا بە سوڵح لە سوڵحیان کرد تۆ وەکو موسڵمان ئەتوانین سوڵحی لەگەڵا بکەی چونکە الصلح خیر و صلح خێر و چاکەی تایە وەکو ئەم پەیمانی حودەیبیە کە بۆ 10 ساڵ بەسرا بوو بە خێر و بەرەکەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەصحابی پێغەمبەری خوا چەندەها قەبیلە زۆر بوو ئەو پێغەمبەری خوا بە 1400 نەفەرەوە ڕۆی بۆ مەسەلە عومرە بەڵام لە دوای ئەوەی کە فەتحی مەکە کرا پەیمانەکەیان شان قوڕەیش پێغەمبەری خوا فەتحی مەکەی بەدووە خوا خەیری بێبینا فەرمی ئێمە ئینا فتحنا لەک فتحا مبینا ئەم پەیمانە خۆی دەرگای بۆ ئەو فتحە مبینا ئەو فتحە گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەتحی مەکە بوو چونکە بۆ هەزاران هەزار خەڵک مسلمان بوو لە قەبیلە و عەشر شار و دیهاتەکانی تر بۆیە پێغەمبەری خوا بۆ فەتحی مەکە بە چەندێک ڕۆی بە 124,000 سەحابە ڕۆی 1400 یا 500 سەحابە لەگوێ و 124,000 سەحابە لەگوێ 124,000 سەحابە یعنی یەکاو بەڵام دو 15 أصحاب زیایی کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەواتە ئەمە فەتحە مبینەکەی پێغەمبەری خوا بوو ئەم سوڵحە خێری تیاوە کەواتە بۆیە هەموو سوڵحی خێری تایە با کافریوە با زوڵی لەکردوی بەڵام دەستی هێنا بە سوڵح وەک پێغەمبەری خوا کە سوڵحی کرد تۆش ئاوا ئەبێ سوڵحی لەگەڵا بکەی لەگەڵ کافرە و لەگەڵ موسڵمانە ئەولاتر و باشتر سوڵح خێرە و چاکەیە ئازیزان و خۆشەویستان و هەر لەم غەزاوە کە پێغەمبەری خوا سەرکردی بەدەستهێنا لە شەشی کۆچیانی ساڵی ژەمی کۆچیە حەز لەسەر پێغەمبەری خوا و ئەصحابی پێغەمبەری خوا و ئومەتی پێغەمبەری خوا واجب کرا ئایەتی ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين هاتە خوارەوە کە ئەی پێغەمبەر ئیتر حەج لەسەر خۆت و مسلمانانێک کە توانان هەبێ مالی وەدەنی واجبە لەسەریان بڕۆن ئەوەی کافر بێ و حەج نەکا توانای ماڵی وەدەنی هەبێ ئەوە بەڕاستی خوا بێحتیاجە لە هەموو کەسێک لە هەموو عالەم و مەخلوقات هەموو عالەم و مەخلوقات محتاجی پەروەردگارە خوا صەمەدە قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد غني عن العالمين بەڕاستی پەروەردگار جا حەجیش لە دوای پەیمانی حودەیبیەوە واجب کراوە و هەر لە دوای پەیمانی حودەیبیەوە هەر لەومدا پێغەمبەری خوا غەزای خەیبەری کرد ئینشاءالله لە جومعەکانی تر ئەڕۆنە سەری وای گەورە لە هەموو لایەکمان ڕازی و لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لەبەر خاتی و پێغەمبەر نازدارە صلی الله علیه وسلم لەبەر خاتی ئەصحابی و پێغەمبەر نازدارە صلی الله علیه وسلم ڕەزا ڕەحمەتی خوایان لەسەر بێت خوای لە ئێمەش ڕازی بە لە باوکو دایکمان ڕازی بە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە ڕەحمەت و بەرەکەتی خۆت بچێنە سەر دڵ و دەروونمانە یا ڕەبی خوای عاقبەتمان بخێرگەڕە یا ڕەبی خوای لە بەڵاو و باوک نەخۆشی و ناخۆشی لاماندا خوای لەبەر خاتی جاه و مەقامی ئەو ڕەسوڵە نازدارە ئەو پێغەمبەرە نازدارە یا ڕەبی خوای بە ئیمانمان ژێنە بە ئیمانمان بێنە بە ئیمان و سندومان کەرەوە دڵ و دەروونمان خۆشکە دڵ و دەروونمان فراوانکە یا ڕەبی خوای شیفای ڕۆح و جەستەی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و
نەخۆشی خۆمان و خەستەخانەکانمان بین بە تایبەت ئەو نەخۆشانەی کە لە خەستەخانەکانن داوای دوعای خێریان لێکردوین یا ڕەبی خوای شفا عەزڵ بدەن بۆ بنێرە یا ڕەبی خوای بەخاتی و پێغەمبەرە بەرەکەتی و پێغەمبەرە حورمەتی و پێغەمبەرە یا ڕەبی خوای ڕەحم بە ئێمەش و تەواوی ئومەتی ئیسلام کەی یا ڕەبی خوای ڕزقی حەڵالمان بدەی محتاجی مرد و نامردمان دەکەی یا ڕەبی خوای چی باشێ بۆ دین و دنیامان بەجام دەی خوای لە فیتنە و بەڵا و شەڕ و ئاشوب خۆمان و خانەوادە و وڵات و نیشتیمانمان پارێزاو بکەی تەواوی وڵات و مسلمانمان پارێزاو بکەی آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم